زاروکین سه سالی و بچوکتر بهتر راستی مترسین ویروسا کورونایی دبن. فرسی دانشتوانی مووسڵ لە گەڕانەوەی داعش. به سەدەما بەهابوونا نرخان ئاستا ئینفلاسیۆنە لە ئەمریکا بلندتر دەبێت. تەماشاچی لە خۆشەویست لە واشنتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن من جانی دیلان ئومیدەوارم دەمێگی خۆش وەلمان بووەنە سەر. سلااو و رێزێن من ساڵح دەمیجەر بووە بینەرن هێژا فەرمۆ ئەمژێ ئەمریکایە دەست پێ بکەن. نیوا مها چلده هجمارا کیسین نوین کووید ل امریکای روزانه دناورا 750,000 دنه لگور آمارین CDC زاروکن جر 5 سالی و یک جروپین هری بهتر کد لامریکای مترسیا ویروس دانه جبر کو او ناین واکسین کرن ده هفته یکم ماها چلده بهتری 9 میلیون زاروکن بچوک بو ویروسا کورونای کتن که زیده بونه که 8% نشان داده لبرانبر مها کانونی. مانگی هشت بیکر میلز تمنی تنیا 3 مانگ بو کاتێک برایە نەخۆشخانەی منداڵان لە شاری ئەتلانتای ئەمریکا. یەکێک لە گەورەترین ترسەکانم ئەوەیە کاتێک دووگیان بووم دەترسام منداڵەکەم ڤایرۆسی کۆرۆنا بگرێ چونکە خۆت دەزانی ئەو کات بارودۆخەکە چەند خراپ بوو زۆر شتمان لەبارەی ڤایرۆسەکەوە نەدەزانی. هەرچەندە نەخۆشیەکەی کاریگەری خراپی لەسەر بیکەر نەبوو بەڵام بەهۆی کەمی تەمەنیەوە دکتۆرەکان لە نەخۆشخانە هێشتیانەوە. دڵخۆشم کە هێندە خراپ نەیگرتووە پێم وایە پەیوەندی بەوەوە هەیە کە تەواو ڤاکسینە کراوین ڤاکسینم وەرگرت کاتێک ئەو لە سکمدا بوو. تەنیا لەم مانگەدا زیاتر لە 8 ملیۆن مناڵ لە ئەمریکا تووشی نەخۆشی کۆرۆنا بوون. ئەمەش دەریەخات ئەم جۆرە نوێی ڤایرۆسەکە کە بە ئامیکرۆن ناسراوە تووشی منداڵانیش دەبێت. بەهۆی ئەم ڤایرۆسی ئامیکرۆنەوە ژمارەیەکی زیاتر نەخۆشمان هەیە بە بەراورد بە خراپترین شەپۆلی ڤایرۆسی جۆری دەڵتا. بەڵام زۆربەی کەیسەکان دەکرێت بە سووک هەژمار بکرێن. سەرەڕایەوەش زۆری کەیسەکان فشارێکی زۆریان خستۆتە سەر نەخۆشخانەکان و بەشەکانی ئیمرجەنسی. ژمارەیەکی زۆر منداڵدێنە ئێرە کە تایان هەیە یا قوڕک ئێشەیان هەیە. منداڵی خوار تەمەن 5 ساڵ زۆرترین مەترسیان لەسرە بە بەراورد بە منداڵانی گەورەتر چونکە هیچ ڤاکسینێک بۆ منداڵی خوار 5 ساڵ نییە. بەم هۆیەوە زۆر باوکو دایک ناچارن منداڵەکانیان نەنێرن بۆ دایانگا یاخود ڕۆزە. قوتابخانەکان دەڵێن چونکە بودجەی پێویستمان نییە خەڵک ناچار ناکرێن تست بکەن و وەرە منداڵەکەت بنێرە بەڵام ناتوانین گەرنتی بدەین کە سڵامەت دەبێ تێدەکەم هیچ شتێ گەرنتی نییە بەڵام ئەگەر هەموو قوتابخانەکان بەو شێوەیە تستیان نەکردبا ئاسایی بوو بەڵام یەکێک لە قوتابخانەکان کە زۆر نزیکە لێمانەوە تەنیا 3 کۆڵان لێرەوە دوورە تستی ئیجباری هەیە و ئێمە نێمانە. بەڵام هەندێک کەس دەڵێن ڤایرۆسی کۆرۆنا بۆتە بەشێک لە ژیانیان و ناچارن خۆیانی لەگەڵدا بگونجێنن. من هیچ نیگەران نییەم دەمەوێت قوتابخانەکان کراوە بن دەمەوێت منداڵەکەم بۆ قوتابخانە بچێ لە ڕاستیدا پێم وایە چونکە ڤاکسین بەربڵاوە ئیستا دەبێت قوتابخانە وەکو جاران ئاسایی ببێتەوە. سەرەتای مانگە وەزیری پەروەردەی ئەمریکا میگێل گاردۆنا هانی قوتابخانەکانیدا کراوە بن و فێرخوازان سەردانی قوتابخانە بکەن. خوێندنی ئۆنلاین زۆر قورس بوو بۆ منداڵان و باوکو دایکان. پێم وانییە دەتوانین یەک سیاست بەسەر هەموویدا جێبەجێ بکەین. خەڵکی پۆل بە پۆل و قوتابخانە بە قوتابخانە مامەڵە لەگەڵ بارودۆخەکەدا دەکەن. بەو شێوەیە دەبێت بەردەوام بن و خۆیان بگونجێنن بۆ ئەوەی قوتابخانەکان بە کراوەئی بمێننەوە. زیاتر لە 60% منداڵانی ئەمریکا کە تەمەنیان لەسەر و 12 ساڵەوەیە ڤاکسینیان وەرگرتووە. حکوومەت هانی خێزانەکان دەدات منداڵانی تەمەن 5 تا 12 ساڵیش ڤاکسینیان لێ بدرێت تا بەرگری لەشیان دژی ڤایرۆسەکە بەهێزتر ببێت. بۆ ماریا پروس لە واشنتن نامۆ عەبدوڵڵا دەنگی ئەمریکا. شاربانانی کورد بە پشتیوانی ئەمریکا لە ڕۆژی هەینی لە نزیک زیندانێکی هەسەکەدا کە هێشتا دەیان لە چەکدارانی تونڕەوی دەوڵەتی ئیسلامی تێدەماونەتەوە گەڕان و پشکنیێنان ئەنجامدا
کردارەکانی گەڕان و پشکنین پاش 2 ڕۆژ لە ڕاگەیاندنی هێزەکانی سوپای سووریای دیموکراتیەت کە بەگەشتی زیندانەکەیان کە فەرتر لە 3,000 زیندانی تێدایە کۆنتڕۆڵ کردوونەتەوە لە شەڕی ڕۆژی پێنجشەمەی نێوان چەکدارانی داعش و قەسەدە بەلای کەم 2 توندڕەوی ئیسلامی کوژراون. هێزەکانی هەسەدە لە بەیاننامەیەکدا وتی نزیکەی 60 تا 90 چەکدار لە بەشی باکووری زیندانی غۆێراندا ماونەتەوە و هەر لە پەیوەندی بە هەمان بابەتەوە لە ئێوارەی ڕۆژی 20 مانگی 1 هێرشێکی ڕێکخراو و پلان بۆ داڕژراو بەڵام شکست خواردو لەلایەن دەوڵەتی ئیسلامیەوە بۆ سەر زیندانی حەسەکە ئەنجام درا. شرۆڤەکارێک دەڵێت داعش بە خانەکانی دەڵێت ئێمە هەین و دەگەڕێنەوە. دەسەڵاتدارانی ڕێبەریە خۆسەر ئاماژەوە بۆ دەکەن کە هێرشەکە بەشێک بووە لە پلانێکی گەورەتر و تەنیا بە یارمەتی هێزێکی زانیاری هەواڵگەری بەتوانە زۆر بەتوانەتر لە داعش ئەنجام دەدرێت. ئەخۆ ئاماژ لەم هێرشەدا چی بووە و بۆچی پێش ئەنجامدانی ڕێگای لێ نەگیرا. بۆ لێکدانەوەی ئەم بابەتە نیاز هەمەد ئیبراهیم لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ڕاستەوخۆ لە ڕێگای سکایپەوە لە تۆرۆنتۆی کەنەدا لەگەڵماندایە. کاکە نیاز خۆشاتەمەوە بەڕامی کورد کۆنەکشن پێش بچینە ناو بابەتەکە کۆکردنەوە و یاخود ڕاگررتنی فرتر لە 3,000 تۆرۆریست و بەباشی مەشق ڕاهێنراون لە شوێنێک لەو جۆرەدا لە جاتی بڵاوە پێکردنیان لە شوێنی جیاواز جێمەترسی نییە؟ بەڵێ پێشەشی سلااو ڕێزم هەیە بۆ ئێوە و بینەران و بیسەرانی خۆشەویستی دەرەجی ئەمریکا. بڵێ ماترسی هەیە و دەمێکە ئەو بابەتە لە ئیدارەی خۆسەری و هەروها لە قەسەدە لەگەڵ کوالیسیۆنی نێودەوڵەتی دژی داعش ئەو باسە تاوتوێ کراوە کە زیاتر لە 54 دەوڵەت ئەندامەکانیان یاخود بڵێن هاوڵاتیەکانیان لە ناو ڕێزەکانی داعشن و لەو زیندانیە ڕاگیراون. یعنی بارەشی هێزگار قورسە لە ڕووی ئەمنی و لە ڕووی تەنانەت لە ڕووی ئابووریشەوە بەسەر ئیدارەی خۆسەری دیموکراتی ڕۆژاوای کوردستان. کاکە نیاز باسەوە دەکرێت ئەمە 6 مانگە بۆ ئەم هێرشە پەلەنداڕێژی دەکرێت. ئەگەر ئەو جۆرە زانیاریانە هەبووە چما لە پێشدا ڕێگەلی نەگیرە و پۆچەڵ نەکرا؟ ئەوە دواتر زانرا کە ئەو 6 مانگە لە ئەستانە کە هەرسێ دەوڵەتی تورکیا و ئێران و هەروە رووسیا هەرێکە بۆ بەستی خۆیان ویستیان ئەو پلانە جێبەجێ بکەن و لە ئاخر ینی ئەرێکردنی ئەو پلانە لە بینای عەقەبە لە نێوان تورکیا و ڕژێمی سووریا هەماهەنگی و ڕێبازی هاوکاریکردنی داعش و هەروەها لە ڕووی لۆجستیەوە وە گواستنەوەیان لە تورکیاوە لە ڕێگای تەمرەوە بۆ ناو حەسەکە و هەروەها لە عێراقیشەوە بۆ ناو حەسەکە ئەو نەخشە ڕێگایە داندا بە شێوەیە کە کاری ئاسانکاریشی زۆری کرد بۆ داعش. دیارە ئەوەکو پێشتریش کاکە نیاز ئامانج لەم هێرشەدا چی بوو؟ ئامانج لەم هێرشەدا ئەوە بوو کە ئەو خەتی تەلتەمر و گرێسپی و هەتا ینی حەسەکە ببەستنەوە دیسان بەڕقەوە و هەمان مۆدێلی مووسڵ لە 2000 2014 دووبارە بکەنەوە یعنی حەسەکە بە مووسڵ بکەن. خۆی ئەوە ئامانجەکە بوو چونکە 4100 لە تیرۆریستانی پڕچەک بکرێن و ئەوانە کە ڕۆڵیان هەبوو پێشتر لە شەڕی باهۆز و لە شەڕەکانی دیکەی داعش سەرباری ئەوەی کە چەندین زیاتر لە 200-300 داعشی دیکەش لە دەرەوەی و لە ڕێگای تەلتەبر و لە ڕێگای عێراقەوە خۆیان گەیاند بووە حەسەکە. کاکەنیا دەسەڵاتدارانی خۆسەری ڕۆژاوا دەڵێن ئەمە کارێکە بە دەرە لە توانای داعش و ئەگەر بە هاوکاری هێزێکی هەواڵگەری زۆر بەتوانان نەبی ئەم کارە ئەنجام نادرێت و شرۆڤەکارانێک نەکرد تورکیا بەڵکو رووسیا و ئیران و سووریا و بگرە پارتی دموکراتی کوردستانش لەوە تاوانبار دەکەن. ئەمانە چه ئامانجێک پێکەوە گەریان داوە و چه بەڵگەیەک هەیە بۆ سەڵماندنی ئەو جۆرە بۆچوونانە؟
ئەو بەڵگە لەوەدایە کە پێشتر ینی پێشینە هەبووە لە شەڕی باهۆز ئەو بەکر بەغدادی لە ڕێگای تورکیا ینی سەر داوای تورکیا رووسیا و ڕژێمی سووریا و هەروە ئێرانیش وەکو ئەستانە ڕێگەیان بە ئەو بەکر بەغدادی داهاتە دواتریش لە ئەمریکا بە هەماهنگی لەگەڵ قەسەدا لە نێویان برد و هەروەها ئەو کۆبوونەوانەی کە لە مینای عەقەبە کرا و پێشتریش ئێمە پێش ئەو هێرشە بینیمانکەوە پارتی وەکو بەشێک لە دەستگای شەڕی تایبەتی دەوڵەتی تورکیا سنوورەکانی لە بەردەم لە نێوان ڕۆژاوا و باشووری کوردستان گرت ئەوە خۆی سلمێنەرە سەرباری ئەوەی ینی دەوڵەتی تورکیا بەدەیان هەزار بەڵگە دەسەلمێنرێکە لە پشت داعشە و بۆ خۆی داعش بەکاردێنێتی کاتمان زۆر نەماوە باس لەوە دەکرێت لە کاتێکدا داعش ئەم هێڕەشەی ئەنجامدا تورکیا لە هەمان کات خەریکی چەندین چالاکی بوو لە سەریکانی و گرێسیپی و هەروە بگرێت لە شنگاڵیش ئایا ئەمە بە هەڵکەوت بوو و یاخود ئەمە وەکو کەسانی دەڵێن بەشێک لە هەمان پلانە لە چارچێوە ئەو پلانەدا بووە ینی دەوڵەتی تورکیا لە ئیسا و لە تەلتەبر و هەروەها لە ناوچەی شەهەبا هەمیشە بۆمبەبارانی و لە شنگالیش دیماکە دوو شەربانی فەرماندەیی تیرۆر کرد و لە هەمان کاتشتا دەوڵەت ڕژێمی سووریاش ئەویش ینی لە ناوچەی ڕەقا هێزەکانی خۆی کشاندەوە بۆەوەی ئەو کۆریدۆرە دروست بیتن لە بادیەی سووریاوە بەرەو حەسەکە بێ یعنی هەموو ئامادەکاریەکان تەواو کرابوو دیارە نیازە هەڵگراییم لێ کۆڕ و چاودێری کاروباری ڕامیاری کە ڕاستەوخۆ لە توڕندەی کەنەداوە لەگەڵماندا بوون زۆر زۆر سپاس باز بۆ ئێوەش تندوتیژی لە باکوور ڕۆژهەڵاتی سووریە پشتی هەوڵدانا ڕەڤەیە چەکدارên داعشê ji zindana Xwêran tirsek di nav rûniştivanên bajarê Mûsilê ya Iraqê de jî derxiste pêş wan ji degê Amerîka re got xema wan ew ku çekdarên reviyayî derbasî bajarê wan bin hêzên ewlekariya Mûsilê bi çavekî biçûk li van metirsiyan temaşe dikin û dibêjin Daeş hêz nemaye û hêzên ewlekariya Iraqê amade ne bersiva her gefekê bidin. پشتی شکاندنا بندیخانا غویران لحسک و رواندنا چکدارین داعش دناوا اوی گرتی خانه دا و سرهلدانا شرکی قرص دناف براهیزین قصده و چکدارین داعش روی دای ترسک آمازن لجم خلک موصل درست بویه جبرکو پارێزگەهانەی نەوا لەسەر سنووری سووریایە و گومان هەیە چەکدارên داعش bi rêka biyabanê xwe bigehîne derdorên bajarê Mosulê û dest bi comocolên xwe bikin. هذا حدث بسوريا تفرع العراق نعم. اف بویرین لسوریا روی داین کارتێکردنی لەسەر عێراقê dike. Jilay sınûran ve derbasکirina Daişan û revandina wan ji girtîxana bêguman kartêkirin dê taybet li ser parêzgeha Neynewa û parêzgeha Ambar hebe. Girtîxana Heseke yek ji kêşên mezin e. Ew ên ji girtîxanê revîn dê ber kû veçin. Ew dê qesta biyabanêkin. Ev çendê kartêkirinê li Mosulêke. Ne bi tenê şilayê ewlekariyê belkû şilayê derûnî jî dê bandûra xwe hebe. Mosul heta nûke nerabûye serpiyan, heta nûke ya birîndar e. Hêzên ewlehiyê li bajarê Mosulê dest bi heweka emniya mezin kir li seranserî parêzgeha Neynewa. Di mawê çend demjimêran da bi dehan kes desteser kirin ku fermana girtina wan derçû bû ji dadgehê û beşekê evan kesan tuhmeta Daeş li ser bû. Heta niha demê nîvrûyê ye meşiyaya pitirî sih kesan desteser bikin. Ku tuhmetbarin û biryara dadgehê li sergirtina wan derçûye. Her wisa me pitirî çil matûrên bê belgename desteser kirîne. Me dîvçûna tirumbêla kiriye. Ew ên belgename digel nebin û sernavê şûfêrî nebe. Weke min diyar kirî, ev helmeta emnî gişt parêzgeha Neynewa bi xwe vegirtiye. Arman jê ew e parastina evê emnahiya nûkel bajarê me têda dijît. Li sala 2014 da demê çekdarên Daeş derbasî axa Iraqê bûyn û hatine nava bajarê Mosulê da her bi rêka deverên Sûriya bûn ew ên li ser sinûrî. Lewman nûke xelek tirsa wê çendê dikin ku heman sînaryo dubare bîtin û beramber vê çendê hêzên emnî jî xelkî piştrast dikin ku çi metirsî li ser bajarê Mosulê nîne û emniyeta bajarî hatiye parastin. Kawa Umer Dengê Emerîka, Mosul. نوێترین هەواڵ و زانیاری
خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. گومانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا لە ئەمریکا و ڕۆژاوا ڕاستیەکە و هەندێک لە شارەزایان پیان وایە کە لە بەشێکدا هۆکارە لە تێکچوونی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و تورکیا. ئەردۆغان پێی باشە پەیوەندی سەودای بازرگانی لەگەڵ ئەمریکا دەهەبێت، بەڵام بەڕێوەبەرەتی بایدن دەیەوێت پەیوەندیەکی ستاندار لەسەر بنەمای بەها و دامەزراوەکان هەبێت. هاوکارمان داخلی شەموو لەگەڵ دوو سپۆر قسەی کردووە و ئەم راپۆرتەی بۆ ئامادە کردوین. گەلک باوەڕ دەکەن ڕەخنەیە سەرۆکی ئەمریکی جۆ بایدن دەمەکو ئەو کاندیدی هەڵبژارتنên سەرۆکاتیە بوو لە هاوینە 2020 لە سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان سەردەمێ ساربوونا پەیوەندیên واشنگتن و ئەنکەرێنە. لێبەرۆڤاژی شارەزایان ji بۆ دەنگی ئەمریکا لە سەرڤێ مژارێ ئاخفتین باوەڕ دەکەن کە ساتیە ئەردۆغان سەداما سەرەکیە. ئەو دەمەک بوو کۆ ئەردۆغان پر ji xwe razî bû û bawer dikir ku ne tenê bi Amerîka re lê tevaya herêmê re jî dikare ji her tiştî derbas be. ئەردۆغان گومانە مەزن لە هەمبەر ڕۆژئاوا هەیە و ئەو ژی بەڕاستی ji nêrîna wî ya hember cîhanê hatiye. Her tim li hember rojava û niyeta wan bi guman e. Erdogan cîhana rojava suçdar dike çünkü rê nede misilmanan bi gotina wî hikûmetên xwe welatên xwe birêve bibin. Demekî piştî hilbijartinên 2002 li Tirkiya ku AK Parti û Erdogan înan serdesalatê, ئەمریکا بەری تەڤایە جیهانە ڕۆژئاوا وەسا دیت ku AK Partî dê bibe nimûneya tevgerên nerimrê li cîhana îslamî û dê bibin sedemê qelizbûna komelên radîkal. Pirsgirêkên ku em îro bi Tirkiye re rastî wan dibin hinek tiştên aşkere ne. Mîna ku em dikarin bêjin ez ê di rûyê te de karê ne bi heza te bikim. Mîna biryara Tirkiyeya kirîna mûşekên S-400. Lê pisyara giring ew gelo Emerîkî û hevbendên Tirkiya di NATO da bi zelalî û rast û rast dibêjin Tirkiya êdî ew van renga reftarên wê pesend nakin? Ev pirsiyareke gelekî baş e û evên wek me ku li derveyê hikûmeta Amerîkayê ne, em bi berdewamî heman pirsiyarê ji berpirsên hikûmetê dikin. Bi awayekî em hewl didin ku bizanibin gelo Amerîka bi rastî îştirkar dibêje, êdî em ji gotarên we yên dijî Amerîka têr bûne, belê hinek ji van pirsiyaran têne kirin, lê ne diyar e ka Tirk bi ciddî digirin yan na. Di hundirê Tirkiye de Erdogan çiqa zêdetir alîgirê hestên dij rojavayî be û çendê bêtir ew wê helwestê bi rêya giştira par ve bike, ew qas ew destxeftan werdigire. Eger berî niha Amerîka çavêxwe ji kar û kiryarên Tirkiya girtibe, ew ji ber hindê bû ku ew hevbendekê baş bû. Lê ew hest ez êdî bawer nakim ku li Washingtonê serdest e. Li gora rawergirtineka navendê lêkolînên zankoya Kadrhas û Global Academy, Amerîka welatên Yekîtiya Ewropî û NATO li dawiya lista wan welatan e ku xelkê Tirkiya dixwazin hikûmeta wan peywendiyan pê re baş bikin. Li gora wê rawergirtinê, Amerîka welatê sêyem e piştî Ermînya û İsraîlê ku gefan dike ser Tirkiya. Profesor Barkî û Brêz Oslo xetayê belavekirina beşekî wê bêbaweriyê bi Amerîka û Rojava di nav gelê Tirkiya da dêxin stoyê Serok Erdogan. Asta enflasyonê li Amerîkayê bilind bûye bi sedema buhabûna nirxan û niha ew heft ji sedî ye. Ne tenê wiha jî xelk nikarin her tiştê ku dixwazin li bazaran bibînin. Pemlêrê me li bajarê New Yorkê li bazaran geriya û bîr û boçûnên hin rûniştvanên bajêr wergirt. Li Amerîkayê ji ber sedema pandemiyê divan rojan da zêdebûna enflasyonê xwe bi awayekî eşkere nîşan dide. Bi taybetî jî enflasyon xwe di bihaya trêmbêl, benzîn û berhemên marketan da diyar dike. Bêguman ev jî bandorê datîne ser bêrîka welatiyan. Wek mînak, li bajarê New Yorkê salek berê galoneke benzînê $2.40 bû. Li îro bûye $3.48. Gas prices are insane. Basically, Bihayê panzînê tiştekê ne normal e, bi taybetî ji bo karkerên pêtiviyawan bi otomobîlan heye.
نه ji bo kesên ku heftiyê carekê otomobêlê dihajûn. Ev bihabûn zirarek mezin digihîne şûferên taksiyan û otomobêlên barhelgir. Otomobêla min bi 23 galonên panzînê tijî dibe. Berî salekê bi $6 tijî dibû. Niha bi $9 e. Ev cudahiyek mezin e. Wekî ku tê zanîn ji ber sedema pandemiyê di bazarên tirimbêlan de jî pirsgirêk hene. Ango ji ber sedema bihabûna tirimbêlan firotin zêde tune ye. Bêguman bi sedema koronayê bihayê otomobêlan bilind bûye û gelek kes otomobêlên nû nakirin. Xelek dixwazin otomobêlên erzan bikirin û karê xwe pê birêve bibin heta ku aborî baş dibe. Welatiyên New Yorkê jî dibêjin li gor salekberê dema ku diçin marketan ji bo eynî tiştan zêdetir pere xerc dikin. Her tişt li gor berê bihatir e. Bi taybetî jî ji bo hin tiştan zêdetir pere xerc dikim. Di marketan da pirsgirêk ne tenê bihabûn e. Her wiha hin caran her tişt jî nayê dîtin. Bêguman bihabûn zêde bûye. Ez pir caran tiştên ku di marketê de hez dikim bikirim dibînim, lê her tiştî nabînim. Ez dibînim ku hin refin marketan wek berê tijî nînin. Ji ber wan sedemên naborî û welatî gazincan dikin. Lê di aliyê din de jî xebatkarên marketan dibêjin ev pirsgirêk ne ji wan e. Di marketan de dû pirsgirêk hene. Yek hûn nikarin her tiştî hûn dixwazin bibînin ya duê jî bihabûn e. Hin caran heftiyê carekê bihabûn heye. Ev hemû ji sedema pandemiyê ye. Hin caran jî bikirin bazarê me pisyar dikin dema tiştekî nebînin. Nizanim ew nûçeyan dişopînin yan ne? Lê rewş ev e. Li gor agahiyên Rezerva Federal ango li gor Fedê enflasyona salene ya Amerîkayê ji sedî heft e. Ev jî di nav 40 salên davî de rêjeya herî bilind e. Sinan Tunçdemir, Dengê Amerîka, New York. ئەو سەربازانەی کە تووشی ڕاوچەڵەکان مەترسی و ناخۆشیەکانی جەنگ بوونە ئێستاکە ڕێگایەکی نوێیان هەیە بۆ بەدەستهێنانی یارمەتی لە ڕێگای پێداچوونەوە بە ناو ڕاستیەکی هاوشێوە لە ئەزمموی خۆیان. دەیانە مێچێر لەم ڕاپۆتەدا قسەی لەگەڵ دەرۆناسیە کردووە دەربارە چوونەتی کارکردنی ئەو ڕێگایە و ئەم ڕاپۆرتای ئامادە کردووە و هاوکارمان هاتین مەحموود پێشکەشی دەکات. ئەف ئەزممونە ئۆنلاین نەیاریە. ئەڤە ئەپەکە دەبێژنێ Brave Mind و ئارمانژێ ئەوە کو ئەوان سەربازên توژی فشار و شوکێن پشتی شاری دبن چارەسەر بکات. Hûn dikarin nexweşî bixin di rewşeke taybeda ya ku ji bo wî gunca ye. Îca çi gundekî Efganî be yan jî bazarekî Iraqê. Doktor dikarin kontrola demê rojê û bandorên dengan bikin. Em hewl didîn wiha bikin ku mêşkê wan li demê şer û firînan yan jî rawistanan da reaksiyon nebe. Yan jî dema diçin xwaringehekê û neçar dibin pişta wan li derî be. Chris Meek damezrênerê Soldier Strong û kompaniyeka bê qazanca hewl dide ku Brave Mind bibede di nava nexweşxaneyên karûbarê şervanên derîn ve. Ew nifşê piştî yazdeyî nehe. Bi rastî nifşê lîstikan e. Ev e şêwazekî ciyawaz e şwê ku li ser qenepeyê rûniştî be û li gel pisporê derûnnasiyê biaxive. Rizzo dibêjît ku ev çareseriya online piraniya nexweşan baş diget, lê hindek nexweş hene hereyên berên çareseriyê bi wan pêxweştir e. Ew hergav dê bibe bîreweriyeke bi zehmet. Lê nabe ezmûneke sinûrdarkirî ku rê li bejdarbûna xelkî bigire. Dema ku Brave Mind bû êkem car bi mîkra daya nasîn, wî xwaz bi car bênît û bi taybetî ew beşê ku bû kesên rizgarbûyên azarên destdirêjiya seksî hatiye çêkirin. Sînaryoyek wehaya ku tu li barekê bû kesekî diaxivî. Mijûlankên te vedguherin bû rengê reş. Radibî û çavên xwe hêdî hêdî vedikî. Dibînî li ser piştê û heywanê dirinde li hindavî te ye. Ev rastî ji bo min metirsîdar e. Rizzo gotî ku hindek nojdar amaje wê didin ku çêdibît ev dîmenetgiran bin bû nexweşên wan. Ji ber vê yekî ev e ne karê alîkariya xwebxwe ye. Ev alaveke di dest doktorekî xwedî serbûr da. Bêguman ev e ji bo pirsgirêkeka dijwar dermanekî giran e. Ji ber dijwariya dagirtina hemî cihên vala de karên xizmetkirinê de li Amerîkayê hûtêl gelek zehmetiyan dibînin ji bo gihandina xizmetan bo her odeyeke hûtêlê. Lê robotek dikare karê mirov bike û xizmetan bi hêsanî pêk bîne. Çawa vê raportê de maşek.
ناوی وی رباتی رایلیه نها لهوتل رادیسن لباجار سانیویل یا ولایت کالیفرنیا کار دکد. جبر کمبونا کارمندان جسادما کوویدی اف رباته هاتیه چیکرن جبو خدمت کردن ریونگان. هن مهوان هنا حز دکن دما وی رنگی دا خوازن وان گهنه دستوان و نه جایتی کلیه بمروان را دانن. کاروبارن روزانه و خدمت میوانان کو کارمندان دکر نهاج عالیه وی رباتی و تیکرن. تو دمی کسی ناگیری دماتو به روبوتان داخواز میوانان گهین یوان. دماتو حضر بکی کو تلفون خدمتکاران بکی یان جی تو بخوا بچی تشتکی بخوا بینی یان جی تو بیجی کو بلکی او مجول بن و از خواگیرن بلکی گلک دم در باز باد لی روبوت بلستین و داخواز بخشی ناکن و نه و جای جی کو تو کار کریبی. ستیو کازنز ریوبر و دامزرینری کمپانیا بناوی ساویوک گو روباتان چی دکت دبیجا تشتی هری دجوار او بکو ما اف روباتا فیرگیری کاچا و آسانسور بکار بینید. You have to get the elevator company to come out and modify the building. بدویه کو کمپانیا آسانسور وینی دا کو آواهی هلسنگینی دا کو روبوت بکارن کاری تیدا بکن. اف یک جی پدوی گلگ مصرف او دمی هیا لیما چکریه. ما دستکک روبوت وکریه کو بکاره او بخوا دگمه یا آسانسوری لی بده. اف روباتا بوی رنگی کار دکد. هن سنسرین تایبت دوی روباتی دنه کو دکارن دکمه درست هل بجیرد. دا کوچه آستنگ نکوین بر ریاوی و بسلامتی بگهته بنجه. دما کو بسلامتی گهشته بردری جورا هوتلی مهوان وی به تلفون پیامکی ورگرد. گو اول بردریه. دما تا کارکر که روبوت هبه او ناچه ماله و هر دم 24 دم جمیران و 7 روزان ده هفته دال ویدریه. و پیدوی پروژه بهم ودانی نینه. و هر دم آماده نج بودا خوازن تو و شولکرین مگلک بخوشه. جبر کو او دکارن کار خواب خود دروز بکن. لکالیفورنیا روبات نتنی خدمتا هوتیلان دکن و خوارنی دگهین خلقی. او لگولانا نوبداری جی دکن. او پولیسین روباتی لپارکا لوس آنجلسی کار دکن. لی چیکرین وان روباتان دخوازن خلقی پشتراز بکن. گو دوار پیش سازیه ده اف تکنولوژیا شینا مروان ناگرن. او بتنی دخوازن ده دمان نهاده. گو اولهی خمک مازنه جیان جبو خلقی هنک ساناهی در بکن. بنر هجاب به راپورته کرد کنکشن ایرو بداوی هات تا روز سه‌شنبه سلاوین روین دوسکی و فرهاد فلاحی لکنترل و لیور الاستودیو این جانی دیلانو من صالح دمیجر بو هر شاد و بختور بن. ببین خوش.